ڕێکەوتنامە یان ئەو یاداشتە واژۆمان کردەوە بۆ ئەوەی ئیشی هاوبەشمان هەبیتەوە پێکەوە چونکە ئێمەش وەشی دەستە پێویستمە بە میکانیزمە بە ئالیاتە لە بۆ ئەوەی کە بتوانین ئیش بکەینەوە. ئیتر بەنسبەت ئەو یاداشتە لەسەر زۆر بوار ئێمە ئیش دەکەینەوە بەپێ ئەو یاداشتە. یەکێک لەو بوارانە ئەوەی کە شتێکی ئەساسیە بەنسبەت ئێمە وەکو دەستە یاسای خۆمانە ئەوەی کە دەستە بەپێ ئەو یاسایە دامەزرایە یاستەی ژمارە 4 ساڵی 2010 کە زۆر پێویستی بە هەموارکردنەوەیە بە ئیزافەی هەندێک شت کە نییە لەناو ئەو یاسایە ئەوە ئینشاءڵڵا لەگەڵ ڕێکخراوەکە ینی هەمواری دەکەینەوە و تەقدیمی دەکەین لە بۆ پەرلەمانی کوردستان. ئێمە لە دەستەی سربەخۆی مافی مرۆڤ بەشی سکاڵامان هەیە کە تاوەکو ئێستا کەسێک کە بیەوە سکاڵایەک تۆمار بکاتن ئەگەر هاتو پێشێلکاریەکانی مافی کرابیتەوە دەبی بێتەوە دەستە لە دەستاش لەکەن فەرمانبەرەکە دانیشی و بەڵگەی لەگەڵ بیتن و بنووسی لەوانەیە زۆر کەس نەزانی ئەدرێسی دەستەکەمان لە چێندەرا لەوانەیە زۆر کەس پێ نەکرێیان زەحمەتە لە بۆی کە بگاتن بۆیە دەمانەوەی بیکەینە ئۆنلاین